لێرەدا هاوڕێ ئەنوەر محەممەدی قسە و باسێکمان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەوە پێشکەش دەکەن. هاوڕێ تکایە. خەڵکی خەباتکاری کوردستان، دۆستانی بەڕێز، پێشمەرگەکان و ئەندامانی کۆمەڵە، 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، ڕۆژی خەبات و پەیمان نوێکردنەوە بۆ درێژەدانی خەباتتان لێ پیرۆز بێ. وەک نەریتی ساڵانە هاوشێوەی ساڵانی ڕابردوو و تێکۆشەرانی کۆمەڵە لە ناوخۆ و دەرەوەی کوردستان بە تایبەتی لە ڕۆژانی ڕابردوودا ڕێزیانگر لە خەبات و فیداکاری کۆمەڵە و گیانبەخکردوانی کە بە خوێنی خۆیان و پێشکەشکردنی گیانی ئازیزیان ڕێگەی پڕ لە شانازی کۆمەڵیان بە بەردەوامی هێشتووەتەوە. گەڕەک و کۆڵان و شەقامی شارەکان، دیواری لادیەکان بە تراوت و دروشمی 26 ڕێبەندان ڕازاندرانەوە و بۆ جارێکی دیکەش نیشانیاندا کۆمەڵە لە قوڵایی و هەناوی کۆمەلگای کوردستاندایە. بۆیە لێرەوە لەلایەن کومیتەی ناوەندی و سەرجەمڕیزەکانی کۆمەڵەوە سڵاو دەنێرین بۆ بنەماڵەی سەربەرزی گیانبەخکردوانمان و ڕێز لە قوربانیدان و فیداکاریەکانیان دەگرین. سڵاو و ڕێزی خۆمان ئاراستەی هاوڕێیانی بەندکراو دەکەین کە لە ژێر زەبر و گوشاری دیکتاتۆری ئاینی کۆماری ئیسلامی بە خۆڕاگریەکی کەمیێنەوە مەشغەڵی بزوتنەوەکەیان زیندوو و بەرز ڕاگرتووە و کۆمەڵەیان ڕووسور کردووە. سڵاوی خۆراگری دەنێرین بۆ تێکۆشەرانی ڕواڵەت داپۆشراوی خەباتی نهێنی شار و دێهاتەکانی کوردستان کە لە ژێر چەکمەی درڕندەترین دیکتاتۆری ئەم سەردەما بەو پەڕی دڵسۆزی و وشیاریەوە ئەرکە حیزبیەکانی خۆیان بەڕێوە بردووە و دام و دەستگا ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی لە ئاست بەرنامە و کارەکانیان دەستەوەستان بوون. سڵاو بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە کە لە ئامادەکاری بەردەوامدان تا هەر کات پێویست بوو وەک باڵی چەکداری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بە ئەرکی خۆیان کە پشتیوانی لە خەباتی سیاسی و مەدەنی خەڵک و بەرگری لە خاکی کوردستانە جێبەجێ بکەن و لە ساڵانی ڕابردوو بە پێی دەرفەتی گونجاو ئەرکەکانیان بەڕێوە بردووە و لە داهاتووشدا بە پێی بەرنامەی دیاریکراو بەڕێوەی دەبن. لەم ڕۆژەدا بە تایبەت جێگای خۆیەتی یادی هاوڕێی ڕابەر و دامەزرێنەر کاک حەمە حسەینی کەریمی بکەین کە بە فیداکردنی گیانی خۆی لە پێشەوەی خەڵکی ڕاپەڕیوی شاری سەقز لە دژی ڕژیمی پاشایەتی زەنگی دەستپەیکی خەباتی ئاشکرایی کۆمەڵەی بۆ یەکەمین جار پڕ بە خاکی کوردستان لێدا. بێگومان یاد و بیرەوەری کاک حەمە حسەین ئەو ڕێبەرە خۆشەویستەی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە. ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە دەستپەیکی قۆناغێکی تازەیە لە ڕەوتی ئەو خەباتە دوور و درێژەی گەلی کورد کە تێیدا خۆ تازە دەکاتەوە و شان بە شانی بزوتنەوە پێشکەوتوەکانی هاوچەرخ تین و تەوژمی تازە دەخاتە ناو دەمارەکانی ئەم خەباتە. لێبراوی لە خەبات بە دژی ستەمی نەتەوایەتی، خەبات بۆ دادپەروەری کۆمەڵایەتی، ڕێگە خۆشکردن بۆ بەرفراوانترین بەشداری ڕووناکبیرانی پێشکەوتن خواست، کرێکاران، خەڵکی چەوساوە و زەحمەتکێش کە نەک تەنیا وەک سیاهی لەشکر بەڵکو وەک خاوەن بزوتنەوەکە ببن و دەور و ڕەوڵێکی کاریگەر لە ڕووداوەکاندا بگێڕن. بە هەڵکردنی ئاڵای یەکسانی ژنوپیا و لە هەموو بوارەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی دیواری ئەستوری دواکەوتووی و محافەزەکاری قڵشتی گەورەی تێدەکەوێ و ژنان دێنە ناو خەباتی چەکداری و ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵە و وزە و هێزی توانای بزوتنەوەکە بە چەند قات دەبەنە سەرێ. ئەم مێژووە بەردەوام بە ڕێگای ڕاست و هەمواردا کە تەنیا سەرکەوتنەکان تێیدا ئەژمار دەکرێن تێپەڕ نەبووە. بە پێچەوانە ئەم ڕێگایەت جادەیەکی پڕپێچ و تەنگ و چەڵەمە بووە و وێڕای بزوتنەوەی حەقخوازانەی گەلی کورد کۆمەڵەش هەوراز و نشێوی زۆری هاتووەتە سەر ڕێگا. بە هەموو ئەوانەشەوە و بە هەموو فیداکاری و لێبوردووی کادر و ئەندام و پێشمەرگە
ئێمە بۆ یەکەمین جار شاهیدی بەردەوامی نزیک بە 4 دەیەی ئەو بزوتنەوەین کە هەم شکڵ و شێوەی پێشمەرگایەتی و بەرگری چەکدارانە و هەم بە شێوازی سیاسی و لە ناو دڵی کۆمەلگا و لە هەناوی بزوتنەوە کۆمەڵایەتەکاندا نەیهێشتووە مەشغەڵی خەباتی گەلی کورد بکوژێتەوە. بەشدارانی بەڕێز، کۆماری ئیسلامی دوای ڕێکەوتنی ناوکی و سەرڕای نەرمونیانی و چاوقوچاندنەکانی ئۆباما لە سەرڕۆییەکانی کۆماری ئیسلامی دەستی دەستوەردانی لە کاروباری دەوڵەتانی ناوچەکە درێژتر بووە و درێژەی هەیە. هیوا هومێدێک کە ئیسلاحخوازان دروستیان کردبوو کە گوایە دوای ڕێکەوتنی ناوکی کۆمەلگای ئێران کراوەتر دەبێ و پێچوومۆرەکانی دیکتاتۆری و سەرڕۆیی نظامی سیاسی تا ڕادەیە کەمتر دەبێتەوە، بە پێچەوانە دەرکەوت دوای بەرجام ڕژیم هەوڵ دەدا تونتر لە هەمیشە کۆمەلگای لەژێر گوشاری یاسا و ڕێسای دواکەوتوەکان بێدەنگ و کب بکە. سەختگیری زۆرتر لە بواری کولتوری وەک ڕێگەنەدان بە کۆنسێرتەکان، تند و تیشتربوونی حکومە نادات پەروەرانەکان و زیادبوونی ڕێژەی ئەعدام دیاریەکانی ڕژیم بوون دوای واژۆکردنی بەرجام. چاوەڕوانیەکان و هیوابەخشیەکانی پەیوەندیدار بە باشتربوونی وەزعی ژیان و دەرامەدی خەڵک دوای بەرجامیش بەڕاست دەرنەچوو. ئەو بارودۆخە بە تایبەت پێگەی ڕوحانی کە خۆی بۆ دەوری دووهەمی سەرۆک کۆماری ئامادە دەکات لە ناو جەماوەری خەڵکیێران لاواز کردووە و بۆتە هۆی نەگرانی ناوبرا و ئیسلاحخوازان و میانڕەوەکان. بۆیەش ڕوحانی ئاڵای درۆینەی مافی شارۆمەندی و بەرگری لە یاسای بنەڕەتی واتە قانونی ئەساسی وەک پرۆپاگەندا بۆ کەمپینی هەڵبژارنەکانی چەند مانگی داهاتووی بەرز کردەوە. بەڕاستی ڕواڵەتی ئێستای کۆمەلگای ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی جێگایەک بۆ گەشتبینی سەبارەت بە داهاتووینەوەی گەنج و تازە پێگەیشتووی ئێران ناهێڵێتەوە. لەگەڵ دۆخی خراپی ئابووری، قەیرانی قوڵی تێکچوونی ژینگەی ئێران، نەخۆشیە کۆمەڵایەتیەکانی وەک ئەتیاد بە مادە هۆشبەرەکان، لەشفرۆشی مێرمنداڵان، کردنی ڕێوڕسمی لە سێدارەدان بە بەشێک لە کولتوری کۆمەلگا، هەموو ئەو دیاردانە و زۆر دیاردەی قیزەونی دیکە کاریگەریەکی قوڵ و تێکدرانەی لە وەزعی ڕوحی تاکەکان داناوە بە جۆرێک کە بە بڕوای زۆر لە کارناسانی بواری سەلامەتی کۆمەلگای ئێران بە کۆمەلگایەکی خەمۆک و ناتەندروست ناوزەت دەکرێت. ئێمە ساڵێکی پڕ لە ساڵێکی پڕ ڕووداومان لە خۆش و ناخۆش تێپەر کردووە. لە باشوور هەرچەند مەترسی تاوانبارانی داعش بۆ سەر خاکی کوردستان هەر بەردەوامە، بەڵام هێزی پێشمەرگە شانۆی گەورەی لە سەرکەوتن و بەرگری بەرامبەر بەو هێرشە تۆمار کردووە. گوشارە ئابووریەکان بۆ سەر خەڵکی کوردستانی باشوور هەر بەردەوامە و ڕێگە چارەیەک بۆ ئەو گرفتە نەدۆزراوەتەوە. کێشە و ململانێ ناوخۆیەکانی هەرێمیش کاریگەری نێگەتیڤی لەسەر خەبات و خەڵک لە بەشەکانی دیکەی کوردستان هەیە و بە تایبەتی دام و دەستگاکانی کۆماری ئیسلامی تەبلیغاتی ژەهراوی لە ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵات پێوە دەکەن. حکوومەتی ناوەندی لە بەغدا لە بڕینی بوجەی کوردستان بەردەوامە و قەیرانی ئابووری بەرۆکی خەڵکی هەژاری گرتووە و ژیانی ڕۆژانەی لێتاڵ کردوون. بۆیە ئێمە هیواخوازین کۆی کێشەکانی هەرێم لە قازانج و بەرژەوەندی خەڵک کۆتایی پێبێت. لە باکووری کوردستان پرۆسەی ئاشتی کە بە هەموو کەم و کوڕیەکانی دەرفەتێکی زێڕینی بۆ خەباتی کورد لەو پارچەیە خوڵقان بوو، بەداخەوە لەبار چووە و شەڕ و ماڵوێرانی دەستی پێکردوێتەوە. خەساری ماڵی و گیانی کە بەرەو ڕووی دانیشتوانی ئەو پارچەیە بۆتەوە لە ئەژمار نایە و ڕەوتی بەشداری کورد لە پرۆسەی سیاسی لە وڵاتی تورکیا وەک دەستکەوتێکی گەورەی گەلی کورد و خەباتەکەی لە باکوور تووشی مەترسی مەزن هاتووە و لە ژێر هەڕەشەی فەشەلهێنانە. ئێمە وەک هەمیشە خۆمان بە پاڵپشتی بزوتنەوەی کورد لە باکوور دەزانین و هیوادارین پرۆسەی ئاشتی کە تاکە ڕێگای گونجاوە جارێکی تر ڕێچکەی خۆی بگرێتەوە. لە کوردستانی سووریا
واتە کوردستانی ڕۆژاوا سەرڕای فیداکاری و زەحمەت و قوربانی زۆری گەلی کورد لە بەرامبەر هێرشی داعش و بەرگری لە خاکی کوردستان لەو ناوچەیە هێشتا کورد نەیتوانیوە هەموو وزە و تواناکان بە تەواوی بخاتە گەڕ جێگەی داخە کە بە هەموو قوربانی و فیداکاریەکانەوە کورد لەسەر مێزی دانوستاندا ئەو جۆرەی کە دەبینرێ نوێنەرایەتی ناکرێ و کێشە ناوخۆیەکانیش هەر درێژەی هەیە. لێرە پێویستە ئەو ڕاستیەوە بیرخەینەوە کە سەرڕای هەموو گرفتەکانیش کە بە کورتی لەسەرەوە ئاماژەمان پێدا دۆزی کورد گەیشتووەتە جێگایەک کە دەوڵەتە سەرکوتگەرەکانی کورد هەر چەند هەوڵیش بدەن و خەساری ماڵی و گیانی لەو نەتەوەیە بدەن لە توانایاندا نییە کورد بگەڕێنەوە دەیەکانی لەوە و پێشوو بە کاڵگوەرگرتن لە بێدەنگی و بێتەفاوەتی ڕایگشتی دەوڵەتان و بە کاڵگوەرگرتن لە سیاسەتی تۆقاندن بزوتنەوە کوردیەکان خەفەکەن و نەیان هێڵن. بە خاتر جەمیەوە دەتوانین بڵێن لە ئاکامی ڕووداوەکانی ئەم ساڵانەی دوایی بە هەموو کایەکەرانی گەورە و ناوچەیش دەرکەوتووە بەبێ دۆزینەوەی چارەسەرێک بۆ کێشەی کورد و ڕازیکردنیان ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووی ئارامی و ئاشتی بەردەوام و سەقامگیر بەخۆیەوە نابینێ. سیاسەتی نەگۆڕی کۆمەڵە کە لە هەموو بۆنەکان دووپاتمان کردوێتەوە و ئێستاش لە سەری بەردەوامین پشتیوانی لە خەباتی ئەو پارچانەیە و دەستێوەرنەدانە لە کاروباریان. خەڵکی شۆڕژگێڕ و تێکۆشەری کوردستانی ڕۆژهەڵات هێشتا لە ژێر سەرنەیزە و سەرکوتی کۆماری ئیسلامی دەناڵێنێ. کۆماری ئیسلامی نەک تەنیا و بەهۆی سەرکوتی بزوتنەوە لە کوردستانی ڕۆژهەڵات بەڵکو بەهۆی هەڵوێستی لە هەمبەر مافی نەتەوەیی کورد لە هەموو پارچەکان ڕەوڵی دوژمن و نەیاری سەرەکی کورد لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگێڕێ. هەرچەند لێرە و لەوێ هەوڵ دەدا ڕواڵەتێکی دڵسۆزانە بەرامبەر بە مەسەلەی کورد لە پارچەکانی دیکە پیشان بدا، بەڵام هەر زۆر زوو دەردەکەوێ هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی دەستوەردان لە پێناو بەرژەوەندی خۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاواشەکردنی بزوتنەوەی کوردی بڵاوکردنەوەی تۆوی دووبەرەکایەتی و چەند بەرەکایەتی لە ناو ئەو بزوتنەوانە چەندە دوژمن کارانەیە. کۆمەڵە بە ئەرکی خۆی زانیوە و بەردەوام دەور و ڕەوڵی چاواشەکارانە و دوژمنکارانەی کۆماری ئیسلامی لە هەمبەر پرسی کورد لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قاوبدا. سیاسەتی هەڵاواردن و داسەپاندنی هەژاری لە کوردستان هەر لە ئێلامەوە بگرا. سیاسەتی هەڵاواردن و داسەپاندنی هەژاری لە کوردستان هەر لە ئیلامەوە بگرە تاورمێ تونتر لە جاران بەردەوامە. ئوستانەکانی کوردستانی ڕۆژهەڵات هەژارترین و کەم دەرفەتترین ئوستانەکانی ئێران لەباری ئابووری و دەرفەتی شغڵی پێکدێنن. هەر لە ئاماری ڕێژەی بێکاریەوە بگرە تا نزمترین ئاستی داهات لە بەراورد لەگەڵ باقی شوێنەکانی دیکەی ئێراندا. جگە لەوانە دۆخی خراپی ئابووری لە هەموو ئێران سەرچاوە کۆنەکانی دەرفەتی کاری فەسڵی لە باقی شوێنەکانی ئێران تا ڕادەیەک وش کردووە و کۆڵبەری وەک مەترسیدارترین شێوازی پەیداکردنی داهات بۆتە سەرچاوەی داهاتی ژمارەیەکی زۆری بنەماڵەکانی خەڵکی هەژار. ڕووداوەکانی ئەم دوایانە و گیان لە دەستدانی کۆڵبەران بەهۆی نقمبوون لە بەفر و کەوتنەژێر ڕوون و شەپۆلێکی گەورەی لە هاوخەمی لە ناو خەڵکی کوردستان و دەرەوە وەڕێخست. بەڵام نابێ لە بیرمان بچێ کە سروشت و زستان و سەرمای سەخت و بەفری زۆر تەنیا دوژمنانی کۆڵبەرانی کوردستان و بگرە تەنانەت دوژمنی سەرەکیش نین. خەساری گیانی لە کۆڵبەران لە پلەی هەوڵ لەلایەن هێزە ئینتیزامیەکانی ڕژیمەوە بووە کە تەنیا لەم ساڵدا ڕێژەی ئەو کۆڵبەرانەی بە تەقەی ڕاستەوە خۆی هێزە ئینتیزامیەکان گیانیان لەدەستداوە بە زۆرتر لە 100 کەس بەراورد دەکرێت. داواکاری و ڕێخستنی پرۆژەی ڕاستەقینە بۆ خوڵقاندنی دەرفەتی کار و کەمکردنەوەی هەڵاواردنی ئابووری خواستێکی ڕەوا و بەرحەق و شیاوی هەموو پشتیوانیەکە. دەسەڵاتی ناوەندی لە ئێران هیچ هەنگاوێکی جدی لەو بارەوە جگە لە پروپاگەندە و بەڵێنی بێناوەڕۆک کە هەموو ساڵی لە بۆنەکان بانگەوازی بۆ دەکا هەڵ نەهێناوەتەوە. بە پێچەوانە زۆر بەڵگە هەیە کە نیشان دەدا کوردستانی ڕۆژهەڵات ئاگاهانە و بە ئەنقەست بە فەقیری و هەژاری دەهێڵدرێتەوە.
هاوڕێ بەرهەمی سیاسەتی ڕۆژهەڵاتەوەری لە ساڵی ڕابردوو زۆر بە ئاشکرا دەبینرە و جێگای دڵخۆشیە. حزبە سیاسیەکان و ڕۆشنبیرانی کوردستانی ڕۆژهەڵات زۆرتر لە جاران هەست بە ڕەسالەتی مێژووی خۆیان بەرامبەر بە پێشۆچوونی بزوتنەوە لە ڕۆژهەڵات دەکەن. هەست بەوەی کە دۆخەکە لە ئێران وەک خۆی نامێنێ و دەرفەتی گەورە بۆ بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات دەخڵقێ. تین و تەوژمێکی زۆرتر بە خەباتکارانی ئەو پارچەیە دەدا. تەراتێن و ڕمبازێنی کۆماری ئیسلامی لە مەنتەقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کۆماری ئیسلامی تێیدا هەوری داوە تا وەک زلهێزێکی ناوچەیی بێتە پێشێ وەک خۆی نامێنێ. ڕەوتی ڕووداوەکان بە ئێمە نیشان دەدەن کە کۆماری ئیسلامی لە زێدەخوازیەکانی لە دەرەوەی وڵات شکست دێنێ و دەبێت دەست لە خەونەکانی بۆ دروستکردنی هیلالی شیعی کە کۆماری ئیسلامی لە ڕێگای کوردستان و سووریەوە بە دەریای ناوەڕاست بەسەڵکا دەست هەڵگرێ. هەڵسوکەوتی زلهێزانەی کۆماری ئیسلامی لە ناوچەکە و چاوپۆشی و کاردانەوەی لاوازی ڕۆژئاوا لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئەو بوارە تەنیا خاڵی بەهێزی ڕژیم لەم چەند ساڵانەدا کۆماری سێدارەی یارمەتی داوە تا حاسانتر دەستباتە سەرکوتی خەڵک لە ناوەوە. هەر بەو پێیش شکستێنانە لەو بوارەشدا دەورێکی پۆزیتیڤی دەبێت لە کولبوونی سەرنەیزەی سەرکوت لە ناوەوە. بۆیەش چاوەڕوانکردنی دەرفەت و کرانەوەی دەرگا بۆ چالاکی تەنیا خەون و خەیاڵ نییە و جێی خۆیەتی خۆی بۆ ئامادە بکرێ. بەڵام لە هەمان کادا لە قۆناغی ئێستادا باشترین ڕێگای یارمەتیدان بە دۆزی کورد لە هەموو ناوچەکە وەگەرخستنی سەر لە نوێی بڵێسەی خەباتی کووردە لە ڕۆژهەڵات. هەستان بەو ئەرکە تەنیا بەدڵخواز نییە و ئامادەکاری پڕبەپڕی لە هەموو بوارەکانی سیاسی پێشمەرگانە و هەتا دوایی دەوێ. کۆمەڵە جارێکی تر لەسەر دروشمی ڕۆژهەڵاتەوەری پێویستی گرتنی کۆنگرەی ڕۆژهەڵات پێکێنانی بەرەی کوردستانی پێداگری دەکاتەوە و لە هەمان کادا پێی وایە بەشێکی هەرە گرنگی و ئامادەکاریە بریتیە لە خستنە سەریەکی هەموو وزە و توانی بزوتنەوەکە بە زۆری لە ڕێگای هاوکاری و ئێتلافی حیزبە سیاسیەکان فراهەم دەکرێت. دڵنیاین تەنیا بە یەکگرتووی دەتوانین هەوڵ و دەرفەتەکان بە قازانجی بزوتنەوەی کورد لە کوردستان بقۆزینەوە و کات بە فیرۆدانیش زیان بە خۆمان دەگەێنێ و لە قازانجی داگیرکرانە. خۆشەویستان، هەروەک دەزانن ئەوڕۆ لێرەش لەو مەراسمەدا پۆلێکی دیکە لە تێکۆشەرانی کۆمەڵە بەڕێزەکانی کۆمەڵە پەیوەست دەبن لە ژێر ناوی پەلی شەید خەسرەوی ڕەشیدیان. من لەلایەن کومیتەی ناوەندی و هەموو ئێوەوە پڕ بەدڵ پیرۆزباییان لێ دەکەم و ئارەزووی سەرکەوتنیان بۆ دەکەم لە ڕێزەکانی کۆمەڵەدا. هەر لێرەشەوە سپاس و ماندووبوونی دەکەم لە هاوڕێیانی بەشی فێرگەی سیاسی نظامی کۆمەڵە کە بە ماندوویەتێکی زۆر و بە تااقەتێکی زۆرەوە کاریان لەگەڵ ئەو کۆمەڵە گەنجە کردووە کە ئەوڕۆ شانازی ئەوەیان پێ ببڕێ لە ڕیزی پڕ لە شانازی کۆمەڵەدا درێژە بە خەباتیان بدەن. ئەوان ئەو نەسڵەن کە ئەرکێکی گەورە و گرانیان کەوتۆتە سەرشان و هیوادارم وەک باقی پێشمەرگەکانی کۆمەڵە کەسانێک بن کە لە خەباتکردن و وەهودەگرتنی ئەرک و گیانفیدایی لە ڕێزەکانی کۆمەڵەدا کۆتایی نەکەن و هەر ئەوەشیان لێ چاوەڕوان دەکرێت. جارێکی تر پیرۆزیان بێ و سپاس بۆ ئێوەش.